بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرموگەشتنی سڵاوەکانی ئێمەتان پێشکەش بێت. عزیزانەوە خۆشەویستان هاتوونیتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەی ژیانەوە. عزیزان لە بەرنامەکانی پێشۆماندا زۆر باسمان لەسەر ئێعتیاد کردووە، کەسەکان چۆن ئالوودەی ئێعتیاد دەبن و چۆن گیرودەی مادە هۆشبەرەکان دەبن و لەکوێوە دێت واکێ مسبب بوو بە باسۆبانی ئەوەیە کە مادە هۆشبەرەکان بڵاو دەبێتەوە. جیاوازیک هەیە لە بینی ئەوەی کە جیاوازی ڕەگەزی بڵین هەیە لە بینەوەی کە کوڕۆکچ چۆن ئالوودەی دەبن، بەڵام لەم بەرنامەیەدا ناڕینە سەرەوە بابەتە. بینەرانێک پرسیارەێکیان بۆمان ناردووە بەپێ ئەو کە بێڕەتیش نییە لەسەر بابەتی بەرنامەکە. بابەتی بەرنامەکەیشمان نیشانەکانی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان کامانن و ڕێگا دەرمانی چییە؟ هەر بەم بۆنەوە داوامان کرێت لە کاکوریای ئەحمەدی کارشناسی مادە هۆشبەرەکان بێت و وەڵامی چەند پرسیارێکە خۆی بینەران بۆمانیان ناردووە بداتەوە. کاکوریایان بەخێر بیت. زۆر ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها ڕێز و سڵام هەیە بۆ ئەو ئازیزانەی کە پرسیارەکانمان بۆ ئەنێرن. زۆر سپاس کاکوریایان. بەرنامەی ئەمڕۆمان خۆشم پرسیارەی زۆرم هەیە جیا لە پرسیارەکە بینەران بۆمانیان ناردووە کە هەروە خۆشانم زەمینە زۆر کارتان کردووە. یەکۆم پرسیارم ئەوەیە یانێ پرسیارێکە نردوویە بۆمان ئەو بینەرە خۆشەویستە ئەبێ چۆن وتیەتی ئەبێ چۆن بزانین کە کەسی توش بووە بە مادە هۆشبەرەکان یاکە بەمانای تر گیرودەبوون بە مادە هۆشبەر نەخۆشی ئێعتیاد وتیە نیشانەکانی سەرەتاییەکانی کامانن بەچە ئەمە کردێکا ئیسا ئەمە کرد دواتریش پرسیارێتر هەست هەر لەم زەمینەوە لێتە پرسم فەرموو. کاک بیرۆز من دەنگ تۆ بۆ من قەتع وەسڵەکە هیوادارم دەنگ من بۆ ئێوە باش بێت. تماشاکە چۆن ئێمە بزانین کەسێک یا علامەتی ئێعتیاد چییە؟ خۆی علامەتی ئێعتیاد بەر لە ئەوە ئێمە کەلیمەی ئێعتیادەکەی ناو ببین بۆ دەوروبەرەکەی نیگەرانی‌هایەک دروستە بێت. نیگەرانیەکان لەسەر چی دروستە بن؟ مەسەڵەن ئەگەر خانەوادەیەک یا جەمعێک ڕەفیق تەغییراتێک لە کەسێکە ئەبینن ئەو تەغییراتە ئەوێت بە باعیسەوەی کە ئەوان نائەمنتر بن بە تایبەت نەزانن تەغییراتەکە دقیقەن یعنی ئەزانن تەغییری کردووە بەڵام نازانن تەغییراتەکە دقیقەن چییە. علامەت ئێعتیاد ئەوەیە کە ئەو کەسە و معتاد ئەوێت بۆ دەوروبەرەکەی بەشێک لە ژیانی حاڵەتێکی نامەرئی بەخۆی ئەگرێت. نامەرئی بوون یانێ مەخفیکردن بەشێک لە ژیان خۆی ئەوێ بە باعیسەوەی کە نیگەرانی بۆ دەوروبەرەکەی دروستکات و ئەو نیگەرانیە هەرچێک زۆرتر لەسەری بڕۆن گەورەترە بێتەوە. لەبەر ئەوە نەخۆشەکە بە هیچ شێوێک حەزم نییە لەسەری قسە بکەوە یا بە لازمی نازانێ و یا حتا خۆی وا نایبینێت. وەختێک وا بێت ئەو شتێکە گۆڕاوە ئەوە باشترین یعنی نزیکترین کەسەکانی هەمیشە ئەیبینن. یعنی بەڕاستی ئێمە لێرە و پێویست ناکە بێژین بەوان چ هایك ئەگۆڕیێت وەلی وەکو دەستەبەندی عام ئەکرێت. بۆچی ناتوانین بەوان یعنی لازم نیە بەوان بێژین چونکو ئەوان تەغییراتەکە ڕۆژ بە ڕۆژ خۆیان ئەحساسیەکەن و حتا بوت وەکۆی گەوتم تەغییراتەکە بێت بەبعیسەوە کە نیگەرانیان بۆ جۆر بێت. بەڵام ئێمە بە عامە توانین دەستەبەندی کەین لە واکە مەسەڵەن عەلاقەکانیان ئەگۆڕێت. ئەگەر کەسێک مەسەڵەن دەرسی بۆ مهم بووە ئیتر دەرس ئەو کەیفیەتە یا ئەو ئەهمیەتەوە جاران بووی نییە بۆی. ئەگەر کەسێک مەسەڵەن زۆر بۆی مهم بووە وەختێکی قەرارێ دانی میمانێک ئەڕۆیت لەخەرە لە شوێنێکە کەسێک هاتوچووە کارێکی هەیە کە بەسەر مۆقع کارەکان بکرێت
بەڵام ئەیبینیت وتر ئەو بووی مهم نییە یاخۆ مەسەڵەن زۆر چت بەڕاستی ئەوانەی کە نەخۆش ئەکەون لە بیریان نەچێتەوە لە بیریان نەچێتەوە مەسەڵەن بە تۆ ئەڵێن ئەمڕۆ ئەژن باشە بەیانی دوانی مەڕۆ وا بکەیت بەڵام بەیانی بەرنامەیەتریان بۆ دێتە بەرەوە ئەچۆن بەشۆن ئەو بەرنامەکە مۆرد نەزر خۆیانە لێرە و کەلیمەی درۆکردن و یا قایمکردن دەست پێەکە وەک قایمکردن بەشی لە ژیان ئەبێ بە باعیسەوەی کە بەشێکە ئەسلی علامەتێکی ئەسلیە لەوەی کە ممکنە کەسەکە دووچار ئاعتیاد بووێت بۆیە ئەو تەغیراتەی کە ئەکرێت تەغیراتەکانی مەسەڵەن خصوصیات ئینسانەکە ئەگۆڕێت ئێستعدادی ئەگۆڕێت توانایەکانی ئەگۆڕێت یعنی زەرفێتی ئەگۆڕێت تۆ مەسەڵەن کەسێکە هەمیشە دایم سەمیمی بووە لە دەور بەرخۆیان ناو خانەوادەیە ئەو سەمیمیەتە ئەمێنێتەوە بەڵام لە ناکاوە تەبدیلێت عەسەبانیەت و بە تووڕەیی و بە ناخۆشی مەسەڵەن زۆر شتی لەم نوعانە ئەکرێت بنیام وەختێک هەمووی دەستپا بەدەستیەکەەوە بە ئیزافەی ئەوەی کە دەوروبەرەکەی نازانن بەشێک لە ژیانی چییە کات ئەتوانێت بنیام فکر کاتەوە کە ئەوانە ئیمکانی معتاد بووێت لە بواری ڕەگەزیە وایەن لە ژن و پیاوە جیاوازی هەیە لە بینەوەی کە نیشانەکانی چین ئەوەی یەک دوو بەواتێتە مجەڕەد و متاهل ئەویش نیشانەکانی چۆنەوێت بزانین مەسەڵەن ژنێکی متاهل خلاصە مێردەکەی بە جۆرێک کەوتوەتە داوی ئەعتیاد بەڵام ئینکاری ئەکات تاکار لە کار ئەتەرازێت ئەو ژنە چۆن بزانێت یا بە جۆرێک بێژین کچەکە کچێک لە ناو بنەماڵیکە ئەویش بەواتای کە زۆر دەرگیرە لەگەڵ مەدرسە و هاتوچوو یا شوێنی مەحەلی کاریەوە خلاصە ئالوودەی ئەبێت جیاوازیک هەیە لەو وارە و یا هەر یەک شتن جیاوازی زۆرە ئەوڵەن لە بین ژن و پیاوە بە پێ حکم شرایەت ژیانیان مەسەڵەن پیاوەکان زۆرتر ئەتوانن عەلائیمی ئیعتیاد بشارنەوە بە حکمەوەی کە زۆرتر هاان لە دەرەوە ئیجازەیان هەیە لە دەرەوە بن ئیجازەیان هەیە یار بلازم نییە بە کەس بڵێن خەریکن چیەکەن چی ناکەن ئەوە مەسەڵەن بۆ ژن مەحدودترە بە حاڵەتی ژن بگۆڕێت یا معتاد بێت حتا زووتر ئەتانی بیبینیت لەسەر ئەوەی کە بە چ مادەیەک معتاد بووگن زۆر جیاوازە مەسەڵەن کەسێک کە بە ئەلکول معتاد بێت زۆر فەرقی هەیە تا لەگەڵ قورس معتاد بوو بێت یا مەسەڵەن بە گراس معتاد بووێت خودی ئەوەی کە کەسەکەیش معتاد بێت یا حاڵەتی ئەعتیاد دەستی پێوە شێوەی تەکامل ئەعتیادەکەی یا عەلائیمەکانی زۆر مختلفن یانێ تۆ ناتوانانی شێمایەک بگریت و ئەو بکەیت بە مەخیاس و بێژی ئەمەها ئەم مقیاسە وایە بەنابەرین بەم مقیاسەوە من ئەتوانم ئەنازیگیری بکەم بزانم کەسێک ئەلکولی یا کولی نییە یا کەسێک مەسەڵەن هێروین یا هێروینی نییە زۆر کەس هەن لەم مەوادی چە بەڕاستی ئیسفادە ئەکەن بە ماوەیەکی توولانیش بەبێ ئەوەی کە حتمی بێت معتاد بن یا بە شێوەیەک لە ئیعتیادەکەیان ئابۆ جۆرە بێت کە مەسەڵەن سەرۆژێریان کات کەسی وایچ هەیە لە فاسڵێکی زۆر کۆتا ژیانی سەرتاپە ئەگۆڕگێت و ئەکەوێتە ژێر تاسیراتی ئیعتیادە بۆنەوە هەم لە معتادبوونیان بە مادەکە و هەم سنع و ساڵیان حتا بە پێش شغل و شەرایەتیان مەسەڵەن کەسێکە ڕانندە بێت و ئیعتیاد پیاکە بە مەسەڵەن بە قورس زۆر زووتر دیارە پیا تا کەسێکە مەسەڵەن کارێکی ترکا لە دوکانێکا خەریک بێ کارێک بکە یا کارێکی سادەتر بکە بۆیە مطمئنن فەرق و جیاوازیان هەیە لەسەرەوەی کە حتا سنع و ساڵ مناڵ یا گەورە ژن یا پیا بێت و یا بە چ مادەیەک بێت فەرقیان هەیە زۆر باشە بینەرێتمان پرسیاری کردووە وتیە بنەماڵە
و یان کەسانی دەوروبەریت وەکو ڕەفیق و دۆست و ئاشنا و ئەمە نەخۆشەکە چۆن لە نەخۆشەکە چۆن دڵنیا بن کە مەسەلەکە ئێعتیادا وە شتێکتر نییە بەواتەیەکتر بازێک کەس جۆرە ژیانەکە کە تەرزێ ئەو تەرزە تەفەکوریە تەرزێ بینشی تەرزێ نەگەرشی ئەخلاقیاتی ڕەفتاری وەکو ئینسانێکی گیرودە بوو بەواتەتر بڵێن بۆخشن لە وشەیە ئستفاداکە معتاد هەڵسوکەوتی وەکو ئەوە بەڵام لە ژیانیشی یا قەت نەچووە بە دەوری ئێعتیادا ئیسا بە جۆرێک ڕەفتار و هەڵسوکەوت و هەموو شتێکی وەکو کەسێکی معتادە ئەوتم ئەو بینەرە پرسیاری وتی چۆن تەشخیصی بدەین ئەوە مهمە بەڕاستی یانێ خۆ ناکرێ هەر کەس علامەتێکی بێت وەزی مۆرێ کوتی بەسەریا بێژی تۆ نەخۆشی یاوە بەتایبەت نەخۆشی ئەعتیادیشت هەیە بەرحاڵ یەک حاڵەت هەیەکەن ئەو حاڵەتکە لە بەردەوامن و بە ئیزافەی ئەوەی کە مەخفیکاری تێتە بەرەو بە ئیزافەی مەخفیکاریەکە مەسەڵەن مەسەلەی ماڵی زۆر مهمە زۆر چت هەن کە بەڕاستی فقط لە ئێعتیادا خۆیان ئەبینەوە مەسەلەی ماڵی دانەی لەوانەیە یانێ تۆ ناکرێت کەسێکە مەسەڵ ئەخم و یانێ حاڵەت ڕۆحی گۆڕیابێت یا ڕەفتاری تۆزێ گۆڕیابێ تۆ بێژی پێ مەسەڵەن ئاتۆ مەشکوکی ئەوانە بیکەیت بە نەخۆشی ئێعتیاد لێ زۆر کەس هەیە من نەخۆشێکمان بوو 2 ساڵ بوو یانێ سەکتەی مەغزی کرد بوو ڕەفتاری گۆڕیا بوو جۆرێک بۆ حتا مناڵەکانی ژن و مناڵەکەی کردبوویانە دەرەوە کە لە دوای 2 ساڵەوە خۆی نەیزانی و لەخەرە سەکتێکی خەفیفی کردووە و ڕەفتاری گۆڕاوە دوای 2 ساڵەوە لە سەکتەی دوومیە تازە تەشخیص دریا با بامە زووتر سەکتەی تری کردووەمانە یعنی بڕێ زۆر چت هەن کە علامەتیان هەیە ئینسانەکە بە تۆ کولی ئەگۆڕن بەڵام بمعنای ئەوە نییە کە بەرەو ئێعتیاد شوێت جا بۆیە لەم بابەتێکە زەرافەتکاری زۆر مهمە بەڕاستی یعنی من هیچ نیگەران ئەوە نیم ئەگەر کەسێک بێژێت نیگەران ببێژی من نیگەرانم لەوەی کە تۆ معتاد بوو بیتی بەڵام ئەوەی چەند نەبێت کە ئەیتر ئەمە هەر کەس و هەڵسێت و لە نەزەر خۆیەوە وەکو دوکترێک دیاگنۆزە پەخشە و کاتەوە بێژی ئەرێتۆ وای دیاوانیت زۆر چت هەن لە ژیان ئێمە حاڵەتمان ڕەفتارمان کردارمان ئەگۆڕن حتا مەسەڵەن ئەگەر خەومان لێ پشیوی ئێمە ڕەفتارمان ئەگۆڕێت هەر شتێکی زۆر سادەی بۆ جۆرە خەومان پشیوی ڕەفتارمانە گۆڕیێت کردارمانە گۆڕێت لەبەر ئەوە زۆر جار حتا تو لە کێشە چتی ئاوە و ئەوانەی چە مەسڵ بە معنایەوە نییە کەسەکە تووشیان ئێعتیاد بووێت بۆیە بەنەزەر منەوە پرسیارە زۆر زەرافەتکاری خۆی هەیە و زەرافەتکاریەکەی لە معنای عملیەکەی ئەوەیە کە ئەشێ هۆشمان بێت لە بەرچەست لێدانە بە کەسەکان و دەوروبەرەکان خۆمان زۆر سپاس ئێمە لە بەنامەکانی پێشۆماندا زۆر ئاماژەمان کردووە بە مەسئلەیەک ئەویش ئەوەیە کە بینەرێک پرسیاری کردووە ئێوە وتۆتانە لەگەڵ گیرودەبوو لە کە قسە بکەن بەڵام ئەو کەسە گیرودە ئێنکاری ئەکات بە جۆرێک ئەژێنا من نەخۆش نیم وتی ڕێگە جارەکانی چییە ئەوەی کە چۆن ئەوەی بزانیویانە پێ وتی دوای چەند جارە و زانیویانە پێ کە بەڵێ یا قورس مەصرفەکە یا بە جۆرێک ئالوودەی هێرۆئین بووە یا بە جۆرێک ئالوودەی مادێکتر بووە بەس هەر ئینکارێکاڵێ من فقط بۆ چەند جارێکە گیرودەی نەبووم و وازم لێ بێنن وتی چۆن ئێمە لەگەڵ ئەو مەسئلەیە ئەو مەسئلەیە تا بکەین چۆن بتوانین ئەو کەسە بینە سەر و قەناعەتە کە تۆ گیرودە بوویت بەڵێ ئەوڵەن ئەوە وایە یەکێ لە ئێمە هەمیشە وتومانە یەکێ لە علامە گەل ئەسلی ئەم نەخۆشیە ئەوەیە کە خودی نەخۆشەکە یەک خۆی بە نەخۆش نازانێ و دوو ئەگەر خۆیی بە نەخۆش بزانێت بە لازمی نازانێ قسە بکە سێوم و حتا ئەگەر بە لازمێکی بزانێت و پەنا بووە بۆ کەسێک و قسەیکی لەسەر بکات ئەبێ بە بار بەسەریەوە یانێ یارمەتی بە تەجربە بۆیان سابت بووە
کە یارمەتی نەتەنیا وەرناگرن بەڵکو فشارێکی زیاتر لەوەی کە ها بەسەریانە و لە تەریق دەوروبەرەکەی و تێ بۆیان بە تایبەت لە ناو خۆمانە عیبە و شوورەیە و حیسێتمانت بردووە و تۆ ئابڕوومانە بێت و تۆ کەیوا بوویت و بۆچی ئیسەوا لێ هاتووە تۆ ئەبێ ورەت بێت و تۆ ئینەرژیت هەیە و تۆ ئەبێ بالاخره خۆت بگۆڕیت و ئەوانە بۆیە ئەمە بەشی تریکی مەسەڵەن بە فەرهەنگ قسەکردن لە ناوخۆی چیان مەربوتە تۆ مەسەڵەن لە ناو خانەوادەیە کات تماشاکەی کەسیان زاتیان نییە بێژنێشتبامان کردووە هەر کامێکیان بێژنێشتبایەکمان کردووە لەبێ بەبار بەسەریانەوە هەر لە شتی عادیشە بۆیە مەسەڵەن شتی واتێتە بەرەو سەخترە بۆیان لەسەری قسە بکەن لە ناو جەمع و دەوروبەر ڕەفیقە هەر بۆ جۆرە تۆ تماشاکەی شێوەهای لە بەرخورد هەن کە خۆی بەخۆی لە حاو عادیە مانەعوتن زۆر چت هەیە کە بنیام لە دڵی هەیەتی بۆیە ئەوانە هەمووی مؤثرن لەسەرەوەی کە کەسەکە قسە بکات بتوانێت قسە بکات یانە ئەگەر ئێمە کۆمەلگاکەمان ئەم شتە وەکو نەخۆشی بەڕستێت بناسێ من ئەمە لەسەرمە زۆر بۆ مهمە کۆمەلگای ئێمە ئەم نەخۆشی هێشتا بەڕستنیت نەناسیوە من لەناو قانون بەسەن دەوڵەتە لە شوێنێکان نووسراوە ئەمە نەخۆشیە لە زۆری وڵاتەکان دنیا شاید لە 200 وڵاتە شاید زیاتر لە 180 وڵاتی نووسراوە کە ئەمە نەخۆشیە وەکو قانون وەلی باوەڕکەن هەر لەم ئوروپایچە هێشتا بە عام خەڵک ئەوەی قبول نەکردووە کە ئەمە نەخۆشیە بۆیە ئەمە زۆر مهمە کە تۆ لە بەراشتەکە وەکو نەخۆشی ببینیت واگەر وەکو نەخۆشی ببینیت لەخێر لەگەڵ ئەم مشکڵەی چا وەکو علامەتێک لە نەخۆشیەکان ئەتوانیت هەرزوو کەیت جا پرسیێنەکە مهم ئەوەیە کە تۆ لێرا زەرافتکاری و هونەر ئەوەیە لەگەڵ کەسێکا لەسەر شتێ قسە بکەیت کە ئەو نایەوێت قسە بکەیت نایەوێت لەسەر مۆزوعەکە قسە بکەیت تویش نخۆ ناتوانانی بە زۆر بێژیت فەرمو قسە بکە دەرگیری لەگەڵی بەنابەرین تۆ مەجبوری لەسەر مۆزوعاتی قسە بکەیت کە پێشتر وانە بوو ئیمڕۆ وایاتوە تۆ مەجبوری نیگرانیەکان خۆت باس بکەیت هەر وەختێک ئێمە لە قسەکردنمانە کەلیمەی تۆمان بەکاربرد ئەوە بزانە لێنەوە ئێشتبامان دەستی پێکردووە ئەشەی لە کەلیمەی من ئێسفادەکەین یعنی من وەختی لەگەڵ مناڵەکەم قساکەم دروستە من مناڵ خۆم و ملاحظەیەکم نییە لەگەڵ یا چۆن قسە بکەم بەڵام باوەڕکەن من وەختی بێژم تۆ خەرێکی واکەیت یا بێژم من نەگەرانم ئەوە مەکە ئاوا بەسەر تابێت فەرقی زۆرە لە قسەکردنا بۆیە بە کەلیماتێکی زۆر سادە ئێمە ئەتوانین جەهەتگیری قسەکان بگۆڕین ئێمەشی ناچارین ئەشێ زانستی لە مۆرد ئەم نەخۆشیە و بۆی زانستی خۆمان بۆینە سەر ئێمە ئەشێ دەوروبەر نەخۆشەکە بۆ ئەو ئەمنکەین بۆ ئەو ئەمنکەین من ئەزانم ئەمە زۆر زەحمەتە ئەو خانەوادەگەلەوە لەگەڵ ئەم مشکلات دەرگیر بوون زۆر پیان سەختە کەسێکە درۆیان لەگەڵاکە کەسێکە پوڵەکەیانە دزیت بۆ وە شتێکی پێبسێنێ کەسێکە بە قسەی خۆیان شەرم و حیای نەماوە کەسێکە حتا جگەلەوەی کە شەرم و حیای نەماوە هەڕەشەیان لێکە ئەیان ترسێنێژێکگە پڵم پێنەی واکەم دەی لەگەڵ ئەم ئێسانە چۆن هەرسوو کەوتکەیت کە بتوانێت ئەو لەگەڵ تا هاوکاریکە من ئەمە تەشخیصە دەم ولی باوەڕکەن ئێمە ئەشی لەسەر ئەمە زۆرتر بڕۆین بۆ ئەوە لە بەرا بیناسین دەردەکە بناسین ئەگەر دەردەکە بناسین بۆ ڕێگە حەل بۆ دوایی ڕەحەترە بۆمان تا زمانێکە نەیناسین تا زمانێکە وەکو نەخۆشی بەڕسمی نەیناسین تا زمانێک علامەتەکانی نەناسین مطمئن بە ڕوبەڕوو بوونەوەمان لەگەڵ یا ئەگەر حتا دروست دەربێت بە شکلێکی ئێتفاقی دروستراتوە بۆیە ئەوە مهمە کە ئەو کەسانەی کە حازرین قسە بکەن حتا زمانێکە حازر نەبن قسە بکەن ئێمە ئەو مشکڵەمان لە جگای خۆیان ماوەتەوە کە ئەشی کار بکەین لەسەر ئەوەی کە بتوانین بەیەکەوە قسە بکەین کاکوریایگەن لە ئەفوە قسەی کرد ماوە ئەفوگە من پێم وایە هاتمە ناو قسەکانی ئێوە
دەنگی من ئەژنەفن کاگوریا ببوورە من ئایس دەنگ تەبیسم فەرموو. پێم وایە هاتمە ناو قسەکانی جنابێت پرسیارێکم ئەوە بوو کە کەسێک لە ناو بنەماڵێکدا بۆ چەند جار تەرکێکە وازی لێ دێنێت لەو هێنە بەڵام هەر بازم ئەزنە و دەستی پێکاتەوە هەر بازم تەرکێکاتەوە دەستی پێکاتەوە هەم خودی ئەو شخصا کە گیرودەی بووە هەم دەوروبەریەکانی ئیتر وەک بە قۆڵی کوردی خۆمانی دەستی لێ ئەشۆنە و ئیتر ناڕن بەلایەوە ئەم جارەکەی ترێژێ بابە من ئیتر گەلێک ئاخر جارم بێ وازی لێ بێنم بەس ئیتر متمانێکی پێ ناکەن چارە چییە بۆ ئەو موقعیەتە ئەزانی چی ئێمە خەریکین وەکو قەوم و کەس وەکو ڕەفیق وەکو ساحێبکار وەکو هاوکار لەگەڵ کەسەکە هەڵسۆ دانیشتاکەین نەوەکو کەسێکە لەگەڵ نەخۆشێکا ڕوبەڕووە ئەوە زۆر مهمە کە ئێمە وەختێک قسەکەین و هەڵسە و کەوتەکەین لەگەڵ کەسەکە بزانین ئەو کەسە نەخۆشە من یەک مثال تێرمەوە ئەگەر کەسێک لە نظر سەکتەی مەغزی بکە وە لە ئەسەر سەکتەی مەغزیە و فەلەج بگری یعنی کولەن لایکی فەلەج بێت هیچ کام لە دەوروبەرەکانی ناڕۆن بێژنەوە بۆ ناچی بۆ کار ئەوە تۆ قرار بوو خۆ بڕی کاسبی بکەی بۆچی هەڵناسی بڕی بۆ کار ئەبینن سەدەمەیەکی بینیوە ئەم شتێکی ئاوایە کەسەکە لە دەرەوە وەختی تماشایەکەیت سەدەمە جسمیکی تایبەتی لە ئەوڵۆ پێ و نابینی بەڵام باوەڕکەن وەکۆ سەکتە مەغزی وایە ئێمە لەگەڵ نەخۆشی کارڕوو بەڕۆی و تا زمانێکە وەکو لەگەڵ یعنی وەکو تەوقعەکانمان مربوط نەبێ بە مۆزوعەکە تا زمانێکە تەوقعەکانمان لەسەر وەزعەکە واقعی نەبێت ئەو عانە هەر دەرگیر و دەرگیرترە بین بۆیە درۆکردن و نەوعێک من لە ئەوڵە وتم بە قایمکردن شتەکان دوایی لە تەکامڵەکەی خۆ معلومە ئەو قسەی وا خۆت کردت درۆکردن تەک دەوروبەر و خانەوادەکەیە و تەنیا درۆکردن من حتا تهدید و ئەوانەیشمت ئیزافە کرد و قەوڵدان تماشاکەن کەسێک کە وەختێک قەوڵێکەدا بە تۆ ئێشکێنی بزانە ئەوە بزانە پێشتر دەها بار بەخۆی خەوڵی داوەشکاندویە یعنی ئەم کەسە ئاوەها نەگەیشتووە بۆ حەدێکە ئیسە تۆ لەگەڵیا تەرەفی ئەو پرۆسەیەکی تێ کردووە ئەو پرۆسە ئێمە نایبینین و تا زمانێکە نەیبینین و تێ نەگەین نازانین بۆچی واکە ئەی خۆ قەوڵیدا دوێنێ وتی بە ئێمە بابە من ئێمڕۆم کارە ناکەم ئەی ئەمە چی بوو خەریک لە ئیمڕۆ دووارە ئەی کاتەوە بۆیە بە نەزەری من یعنی ئێمە بەهەرحاڵ تکرار و دووبارە کەوتنە ناوەوەی ئێمە بەشێک لە تەکامڵی بینی ئەگەر کەسێک مەسەڵەن ئەلکولی بێت وەخت وا هەیە 6 مانگ 7 مانگ ساڵی 2 ساڵ ئەلکول ناخوا یەکسەر لە ناکاوە دووبارە ئاخواتەوە ئەوە نابێ خۆت تەشویقی ناکەین ئێمە بەڵام ئەو تەفاهممانە ئەبێ ببێت کە ئەمە بەشێکە لەو ڕێگایکە دوارە هەڵەگەڕێتەوە بۆ ناو ژیانێکی عادی ئەو ژیانە ئەو کەسێکە هەڵگەڕێتەوە بۆ ناو ژیانێکی عادی بەبێ کەند و کۆست نابێت پێی کەند و کۆستمەکان چین یەکێک لەوانەیە دووبارە تکرا کارەکەی کە دووبارە یا مەصرف موادێکەوە پێشتر پێی معتاد بووە لەبەر ئەو شتانە بەداخەوە زۆر تەبیعین بەڵام لە دەوروبەرەکەیە ئەبێ بە کێشە و بە شەڕ و بە مەرافیعا و بە کنفلیکتێکە ئینتەهاکەی دیانە بە تایبەت دەوروبەری نزیک کەسانێکە زۆر دڵسۆزن ئەژن تۆ ساڵێک نەتکردووە ساڵێکە مەسەڵەن ئیتر ئەم مشکڵت حل کردووە تۆ وەفعت باشە ئەمە بووە ئەوە بووە بۆچی دووارە خۆت بەدبەختەکەیتەوە پرسیارەکان پرسیاری حەقیقین بەڵام تەفاهمێکەوە لێرە منێژم نابێت تەشویقکریەوە قسەمەوە نییە کە تەشویق کریەکانوە بەڵام ئەگەر کەسێ پێی وابێ ئەم شتە ڕەش و سپیە وەکو دوگمەیەکی بەرقە ڕۆشنیەکەیت ئیتر مشکڵەکەت حەلەوێت ئەوە ئیشتباکە ئەم مشکڵە بۆ شێوە حەل ناوێت لە 100 نەفەر 90 نەفەریان ئەو حاڵەتە پەیاکەن لە
ڕێگایکەوە بەرەو تەرکبوونەچن وە بەداخۆ زۆر تەبیعیە کە ئەو حاڵەتگەریچە لە ڕێگایکەوە لە بەرپایە هەنت بەرەو تەرکبوون تێتە لە ڕفتاریان لە خۆیان نیشانێتن. کاگوریایان ئەوە باست کرد لەسەر ئەوە کە کەسێک ئێستا بازێکی ناوی ئەلێ شانس یا شرایەتی ماڵیەکەی شرایەتی اجتماعیەکەی کۆمەڵایەتەکەی و ئیجابەکە کە بەڵێ ئەتوانێت لای بەبات ئیساکەوێتەوە نازانم بەکارهێنانی مادە هۆشدوارە دیسان هەر بەم جۆرە بەڵام کەسارێک هەن کە واقعەن کرێکارن زەحمەتکێشن ساڵها گیرودەی ئەو نامەتیە بوون لای ئەبن بەڵام شرایەتی ماڵیەکەیان جۆرێکە کە نهێزی هاتیە کە بڕێتە سەر کارێک کار بکات چونکە مادە هۆشبەرەکان وەکو چۆنەژی نیرویکی محڕەکەس بوو ئەوەی کە زۆر کەس پێ وایە ئەگەر کێشەی باشتر ئەتوانێت کار بکە ئەمە شتێکە لەناو کرێکارە جێکەوتووەکە مەسەڵەن تریاک ئەرێ بکێشی تۆ زیاتر ئەتوانی کارکەی زیاتر دەوامتری بەس ساڵێکە یا 2 ساڵە نەهایەتەن ئۆفتەکە بەدەن ئینسان لە بین ئەچێت بەڵام کە کاتێک گەرەێکی لای بوات ئەو هێزوتوانیە نیە شایەتی ماڵی قستە کرایە ماڵە نازانم مناڵەکانی لە مەدرسەن ناتوانێت بە جۆرێ ئەو ئیمکانە نیە کە بڕێت وەکو ئەو کەسەکە لە بواری کۆمەڵایەتیوە فەرهەنگیەوە ئەو شرایەتی هەیە بەڵام ئەم نیەسی وەک پشتیوانێکیشی نییە ئەو کەسەدە چۆن بتوانین کۆمەلگا چۆن ئەتوانی یارمەتی دەریان بێن نەکەوەی کە بە جۆرێک تاحقیریان بکەن بە جۆرێک کە وەکو سەدەقەدانن یارمەتیان بکەن کە بەڵێمە تۆ سەدەقەی کە پێتانە دەی بە جۆرێک یارمەتی دەری ئەو کەسەدە بن کە تا مەقتەعێک بتوانن لە بواری جسمیەوە لە بواری فکریەوە ڕۆحیەوە بتوانن بێنەوە سەرپا بە بڕوایەوە پیشنەهات چییە بوو ئەو کەسەدا بەزانی چی هیوادار پرسیارەکەت باش حاڵی بوو بێتم چونکو مەسلەی ئەوەی کە کەسانێک ڕووتێرن بە مادەیەک بۆ ئەوەی کە توانایی جسمی و ڕۆحی خۆیان ببەنە سەر ئەمە واقعەتێک ئەمە هەیە لە ناو وەرزشکارانە هەیە لە ناو جوانانە هەیە لە ناو کرێکارانە هەیە لە ناو هەموو قشر و توێژێکە هەیە و بە تایبەت جوانگەر و وەرزشکارگەر ئەم لەگەڵ ئەم مەسەلا زۆرتر ڕوبەڕۆن هیچ کارێکی پێ ناکردی مەگەرەوەی کە ڕۆشنگەری بتوانێت ئینتهای ئەو خەتێک کە ئەوان گردویانەتە بەر نیشانی باپیان یعنی ڕۆشنگەری و کاری زانستیانە لەم بابەتەوە تەنیا ڕێگایەکە کە ئەتوانێت باعث بێت ئەوان وەکو یارمەتی نەبینن چونکو ئەو شتێکە بە لەحاز مەسەڵەن قورسێکە خۆن بۆ ئەوەی کە توانایی جسمیان بچێتە سەر یا حتا زۆر کەس پێ وایە مەسەڵەن تەمەرکوز حەواسی بە ماوەی توولانی تر ئەمێنێتەوە لەسەر کارەکەیە و یا بڕێک حتا پێیان وایە وەختێک شتێک ئەخۆن ئێسعدادیانە و ناچێتە سەر مەسەڵەن بەتایبەت لە کاروبار تاقیقی و کاروبەری کارێکە کە زۆر وەها بێت کە مەسەڵەن لە شغڵەکەیانە زۆر موفقیت بەدەست بێرن ئەوانەی چێ ڕوتێنە بە نظر من ڕۆشنگەری توانێ یارمەتیان کە هیچ ڕێگای کتری نییە ئەوان وەختی کەفتە ناو ئەو مەسیرەوە ئیتر مەسیرێکەوە کەسێکەوە ئەلکولیە یا هێروئینیە یا هەر نوع ئامادەیەکترە فەرقی وایە نییە فقط علامەتەکانیان تۆزی فەرقەکە بەیەکەوە و شێوەی تەکامل نەخۆشیەکە تۆزی فەرقا بێکەوە وەلی بە نظر من هیچ پێشنهادێک ناتوانێت جگەل لەوەی کە ڕۆشنگەری وها بکرێت کە بتوانێت وەکو ئەقداماتێکی پیشگیرانە لە ناو کۆمەلگا کە ئینسانەکان بزانن لەو تەریقە و بەڕاستی تواناییەکانیان تێدە خواردەوە نەک بە شڵێکی مەوەقت مەسنوعی بیوەنە سەر و دوای خۆیان بەدبەخت بەڵێ بتێمە سەر ئەم پرسیارە کاکووریا بینەرە پێشتر پرسیاری کردووە لەلا یاداشتم کردوەتی لە ئەگەری قبولکردنی گیرودە بوو لە بواری مشکلاتی توانی قسە بکات وەخت قبولی کردووە بەڵام ئەم نازانێت چارەکەی چییە وتی ئەی دوایەوە چی بکەین وایە ئەمە بەڵێ
وایە کاک بێز ئەو دەنگ مە بیسن بەڵێ فەرموون. ئەزانی چۆن ئەم مەسەلە ئێمە زۆر لەسەرەوە قساکەین ئێژین گفتوگۆیەکی مۆفەق یعنی چی؟ گفتوگۆیەکی مۆفەق یعنی ئەوەی کە ئەو کەسانەیە کە گفتوگوواکەکەن هەر هەموویان ئەحساس مۆفەقیەتکەن و ئەحساس شادابیکەن ئەحساس ئەمنیەتکەن هەر هەموویان حتا ئەگەر ئەحساس شادابی نەکەن بەڵکو ئەحساس ئەمنیەتکەن یعنی پێیان وانەوێ ئەو گفتوگو قسە و باسەوا لە ناوخانەوادەکەیان ناکرێت بە قیمەت خراپبوون دانێکیان خەریکە تەواو بێت. ئەمە ئێمە لەسەری زۆر ئەڕۆین کە بگەین بە ئێنە ئیسا ئەم پرسیارە هاتووە ئەژی گیرم گەیشتین بە ئێنە ئەمە خۆ هیچ عەلان هیچ هێشتا هیچ کارێکمان نەکردووە ئەو واقعیەتیە ڕاستەکە یعنی فەرزکە نەخۆشێک بە دڵ ئاواڵایی تەواوە لەگەڵ خانەوادە و یا ڕەفیق و قەوم و کەسەکە یا قساکەژی من معتادم من مشکڵم هەیە دێ باشە تازە قسەکانی کرد ئیسە باشە تەوافقمان هەیە دەوروبەرەکەی زووتر هەر خاناخان نگەران بوون خاناخا یان زانی ئیسە کە چی لێتێت ئەمە زۆر مهمە تۆ لەم ئانا ئەتوانێت تەوافقگەرێکی زۆر سادە بکەیت لێرە زۆر مهمە کە تۆ نەخۆشەکە تەشویقکەی تەشەکوری لێکەی بۆ ئەوەی کە قسەکان دڵخۆی کردووە و بەڕاستی ببێ ینی ئەم کەس ئەوڵەن ئەنگیزەیەکی بووە کە ڕفەکان قسەی ئەنگیزە شناسی کرد لە مصاحبەکانێکەوە کرا لێرە یعنی ئێمە لێراشی ئەو ئەنگیزە بناسین ئەگەر ئەنگیزەکەی بووە بەوەی کە بتوانێت ئەتماتکە بە تۆ لەسەر مشکلەکەی قسە بکە بنابەرین لێرە تەوافقێکمان هەیە ئەو نائارامیە کە لە دەوروبەرەکەیە بووە کەمە بێتەوە ئەبێ کەمەوە بێتەوە ئەو ئەعتمادە ئەشێ ببێت ئەشێ تەشویقی تیا بێت تەشەکوری تیا بێت لە نەخۆشەکە کە ئەعتما دەکات بەڵام لە خۆی چی پرسیار بکرێت دیسە کە هەمومان نەزەرمان یەکێکە هەڵفکرێکانمان چی لێ دێت خودی نەخۆشەکان زۆر ڕێگایان تاقی کردوێتەوە کە ئێمە نایناسین نەمانزانیوە حتا نەمان بینیوە کە تاقییان کردوێتەوە بۆ ئەوەی کە نەجاتیان بێت لازم نییە ئێمە ڕێگایەک بڕۆین کە ئەوان تاقییان کردوێتەوە بە مۆفەقیت نەگەیشتوون ئەمە زۆر مهمە وەیە قسەکردن لەگەڵ یەکە لەم بابەتەوە ئیسە چی بکەین جۆرێکی هیچ نابێت و بە هیچ شێوەیەک نابێت ئیسە کە قسەت کردووە جا من ڕێگە حەلەکەی ئابەجا ئیسە من ێژم پێچی کۆچیمە تۆ کارت نەوێت ئیسە من مشکلەکەت حەلەکەم تا ئیسە من نەمزانیوە ئەمە وایە ئیسە کە وایە من حەلەکەم بوو ئەوە یعنی بەرگردن بە نەخۆشەکە بۆ قسەکانی یعنی بڕین یعنی وەکو قەیچیکە ئەو شتێک کە قەرارە بیکەی بە پرد و هەمومان بەسەریا بڕۆینە ئەو بەرە و ئەو پردە ئەرخوێنێت ئێشکێنێت ئەیخاتە خوارد لەبەر ئەوە زۆر مهمە کە تۆزی ئارامش بێتە ناو وەزعەکە وەخت و کات بدرێ بە یەکتر مەسەڵەن ئەگەر کەسێک تەکنەوە قسە بکە منی بڕات شتێکی لەگەڵیان ناگۆڕمەوە تەشەکوری لێکم ئێژم باشە دوو بەیانی بێرەوە دابنیشین بەیەکەوە قسە بکەین فکر و کەرە بزانین چیمان لە دەستی بەیەکەوە تۆ خۆت چیە توانی بکەیت تۆ پێت وایە من چیە توانم بکەم دابنیشین دووبارە لەسەر ئەمە قسە بکەینەوە وەیە زۆر مهمە کە چۆن لێرە ڕەفتار دەوروبەرەکەی بگۆڕێت لەو نائارامیە و پرسیارسی سوال و جینجواوە و تەحفشاردانان و ئەوانە ببێ بە عەکسەوە بێتەوە ببێ بە ئارامشێک ببێ بە هاوکاریک ببێ بەوەی کە دێ باشە ئێمە ئیسا ئەتوانین بە یەکەوە هاوفکری بکەین هاوفکریەکان لێرە ئەبێ زەرافەتێکی ڕعایەت بکات زەرافەتەکە چییە ئەوە نییە کە مەسەڵەن ئێژم من لەگەڵ کەسێکی ڕەفیقێکی خۆم کە معتادە و ئەعتمادی پێم کردووە ئیسە قساکە ئارەزوم بوو قسە بکە ئیتر من لێرە ئەوەی وەک خۆم تماشاکەم ئەوە مهمە کە من ئەو
ئەشی و لە ناو شیشەی کا ببینم ئەو شیشە هەر وەختێک دەتوانێت پرتوکی گیری بشکێت ئەو لەنا ئەو شیشا ببینمەوە بۆیە مهمە من ناژم زیادە لە حەد ڕعایەتی بکەم و هەمووی ئەوانە وەێ منەکە بێ لەگەڵ ئەوە حەساو بکەم کە ئەتوانێت هەفتەیەکی تر درۆی ترم لەگەڵا بکە ئەتوانێت سەر ڕایەوەی کە زۆر هەم یەکات و تێتە بەرەو ئەتوانێت عکسی ئەو شتێک کە خۆی ئەیژێت دووبارە بیکاتەوە و ئەگەر علامەتێکی وای لە خۆی نیشاندا نێکم بەبار بەسەریەوە هەموو شتێک دووبارە بشکێنمەوە دووبارە بچینەوە نوک و فاسڵەکانمان عەزەڵ و عەبەدی بێتەوە ئەو نێتە گەورەترەوە بێتەوە ئەمانە زۆر مهمن لەبەرەوە بە نەزەر من ئەو پرسیارە زۆر دقیقا ئەگەر قسە بکەن بە یەکە و تازە شروع شتێکە کە ئەتوانن بە یەکە و بیکەن تازە چەند کاریان کردووە یانێ وەختی قساکەن بە ڕسمیتیان ناسیوە کە نەخۆشیەکە هەیە تەوافقیان هەیە لەسەر چ نوع نەخۆشیک تەوافقیان لەسەر ئەوە هەیە نەخۆشیەکە تاکوێ ڕشتی کردووە ئەبێ ئەوەی تۆزی لەسەری قسە بکە بنیە تاکوێ ڕشتی کردووە تەوافقیان هەیە لەسەر ئەوەی کە ئەتوانن بە یەکەوە کارێکن دێ بووە و کارە بێ شافکری بکەن و بە نەزەر من زۆربەی کاتەکان ئەبێ ڕەوانشناس هەمڕاییان کات و ڕەوان دەرمانی هەمیاریان بکات کاکوریان هەست بۆیە عفوکە هەم کاتەکەمان کەمە هەمەوەی کە بەڵێ زۆر کەس باوەڕ غەڵەتیان هەیە بەڵێ ئەڵێم زۆر کەس باوەڕێکی غەڵەتیان هەیە ئەژن با مادە هۆشبەر نەبێ با ئەلکول بێت یا با هێروئین نەبێ با تریاک بێت وازانن بە ئەوەی کە ئەم نەبێ ئەو بێ باشترێکە ئایا ئەم فکرە درۆسە یا ئەوەی کە کەسێک وازانێت تافتێکدا دەنگ من هەیە ئینترنێتەکەی منشکڵی بکاک بێت بەڵێ دەنگی منتان هەیە کاکوریا کاک بێرز من دەنگ تۆ نبینم لەوانەیە ئینترنێتەکەی من مشکڵی بێ زۆر باشە تا پەیوەندیەکەمان لەگەڵ کاکوریا بەرکار ئەبێتەوە باسەکە لەسەر ئەوەسە زۆر کەس پێ وایە ئەڵێن بە جۆرێک بە ئەم مادە هۆشبەرە نەبێت بە ئەلکول بێ پێیان وایە کە ئەلکول ئەتوانێت باشتر بێت لە مادە هۆشبەر کەچی دوای ماوەیکەوە کەسی گیر و دەبوو بازم نازانێت لە بەدەن خۆیان ئالەرژیک هەیە حساسیەتێک هەیە دوارە بەردەوام ئەکەوێتەوە بە داوی ئەعتیادا بەڵام یا ئەوەی کە کەسێکە تازە ئەوەڵ جاریە کە ئەکەوێت بە گیانی گیرودە ئەبێ بە مادە هۆشبەرەکان پێ وایە تافتەی جودا بافتەیە ئەڵێ من ناکەومە گۆشەی خیابان کاتۆن خەوم لێ نای دەنگی من ناتەوە نا ئەوە لە تاقی کۆنتترۆڵی کاوریامان لەگەڵ نەما بەس خەی ناکە من ئەم قساکەم و بینە کۆتایی بەرنمەکەیش یا ئەڵێ هەواکەوتم ئەڵێ من تافتەی جودا بافتم من وەک ئەوم پێ نای کەچی هەر مەرحەلێکە ئەڕێتە سەرتر هەرژێ من وەک ئەوم لێ نای من وەک ئەوم لێ نای بەس ئەگەر دواتریش کاکوریا لە بەرنمەکانی ترا توانیمان بەشدار یانە توانی بەشدار بێت لەم بەرنمەیە زیاتر لەسەر ئەو مەسئلەیە قسە دەکەین و درێژەی هەیە ئەم بابەتە هەر لێرەوە بینەرانی خۆشەویست داوای لێبوورد نەکەم هەم هاتینە کۆتایی بەرنمەکەیش هەم ئەوەی کە بتوانین لە هەفتەکانی داهاتوودا زیاتر لەسەر ئەم مەسئلەیە بڕین و چاوەڕێ پرسیارەکانی ئێوەیش هەی عزیزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵ بووین کە تا ئێرە بووین بە میێمانی ماڵەکانتان لای ئێوە خۆش